کاتێ زانیم کەرنەڤاڵی هەلپەرچەی پاواوی خێلی سیکوان لە ئەلکەهۆنی شاری سانتیاگۆ هەیە. بێوەستان سواری سیارە بووم و بەرەو شوێنی مەبەست بەڕێکەوتم. لە ڕێگەدا سەری جوانی شاری سانتیاگۆم دەکرد و بیرم دەکردەوە کەوا ئەم شارە تایبەتمەندێکی هەیە کەوا کەم لە شارەکانی زیاد ئەم تایبەتمەندیان هەیە. بەوەی سەعاتێک بەرەو باکووری بڕۆی دەکەویتە ناو چیە، بەرەو ڕۆژهەڵاتی بڕۆی دەکەویتە ناو بیابان، هەروەها بەرەو ڕۆژ ئاوای بڕۆی ڕوبەڕووی گەورەترین ئۆقیانوس دەبیەوە کەوا ئۆقیانوسی هێمنە. ئەوڕۆ لە کەرنەڤاڵێکی نێتیڤ ئەمریکان هەیە، ڕابڵێن بەکوردەکەی خۆمان دەڵێن هیندە سوورەکان لە ئەمریکا. 33مین کەرنەڤاڵیان ساڵانە دەیکەن لە ئەلکەهۆن لە شاری سانتیاگۆ لە کالیفۆرنیا. خۆشە جلوبەرگەکانیان جلوبەرجی خۆیان لەبەر دەکەن، عادەت تەقالیدی خۆیان و شای و دانسی خۆیان دەکەن، خواردنی تەوزیع دەکەن، هەموو شتێک تایبەتە بە خۆیانەوە. با بچین بزانین چیان لێوە فێر دەبین. هەلا گرمەی دێ هەڵایە. بۆچی هیندە سوورەکان یاخود ئەمریکا ڕەسەنەکان لەو شوێنە دیاریکراوانە دەژین کە پێیان دەگوترێت ڕزەرڤیشن؟ ئەم شوێنانە بەتایبەت دروستکراون بۆ ئەمریکا ڕەسەنەکان تا جیایان بکاتەوە لەگەڵ ئەو شوێنانەی کە ئەمریکا بە ڕەسەلک ئەوروپیەکان تێیدا نیشتەجێ بوونە. ئەم سیستەمە ڕێگە بە ئەمریکا ڕەسەنەکان دەدات خۆیان سەرپەرشتی شوێنەکانی خۆیان بکەن و تێیدا کەلتور و دابوونەرتی خۆیان بپارێزن. گەورەترین ڕزەرڤیشن کە ناوی نەڤایۆیە دەکەوێتە نێوان ویلایەتەکانی ئەریزۆنا، یوتا، نیو مەکسیکۆ کە نزیکەی 14 ملیۆن ئەیکر دەبێت. زیاتر لە 600 خێلی ئەمریکا ڕەسەنەکان هەنا لە ئەمریکا. خێلی سیکوان یەکێکە لەو خێڵانە. ئایا زاراوەی ئەمریکا ڕەسەنەکان لە چیەوە سەرچاوی گرتیە؟ زاراوەی ئەمریکی ڕەسەن لە ساڵی 1960ەوە داهێنراوە وەک ڕێزێک بۆ ناوی ئەو خەڵکەی کە پێشتر بە هیندی ئەمریکیەکان یاخود ئالاسکای ڕەسەن ناودەبران. دواتر ئەم ناوە بەربڵاو بووە بۆ هەموو ئەو کەسانێک کە لە سەرتاوە لەو وڵاتە ژیاون و بەر لە هاتنی ئەوروپیەکان. هەروەها وشەی هیندی ئەمریکیەکان یاخود هیندیە سوورەکان ناوێک بوو لەلایەن کریستۆفەر کۆلۆمبۆسەوە بەکاردەهێنرا لە کۆتایی سەدەی 15 کاتێ بە بەرەمەکەی گەیشتە ئەو وڵاتە و وایزانی بوو گەیشتیتە وڵاتی هیندستان کە شوێنی مەبەستی گەشتەکەی بوو. ئەوەی جێگەی سەرنجە نرخی جلوبەرگەکەیتیان لە سێ کەسیانم پرسی نرخی بەرگەکەت چەندە. سەرەتا دەیانگوت دروستکردنی نزیکەی 1 ساڵی دەوێ، بەڵام بە پارەژ ناکردرێت. دواتر زۆر هەڵمدا تا نرخێکم پێ بڵێن. کاتێکە نرخەکەی پێگوتم سرم سوورما و گوتیان لە نێوان 25,000 تا 50,000 دۆلاری ئەمریکیە. بە زمانی بازاری خۆمان 2 دەفتەر و نیو تا 5 دەفتەر دۆلاری ئەمریکی. باو خاوێ بدوێنم بە خۆی بۆ بارە زرکەوە بەبزانین چمان پێ دەڵێ. Casino powwow. A lot of gathering of Native Americans here dancing, showing off their traditions and their arts and crafts and having a good time at the same time. Great. How much the costume is totally? I mean, just roughly. Yeah. About 65 pounds. No, the weight. 65 pounds. How about the price? Oh, it's priceless. Do you think that? It's priceless. I know that, but just a number. Oh, I could tell you probably a lot of feathers, it's worth a lot of money, but you're not supposed to sell them. So. Yeah, every tribe does it. 500 tribes here. زمانی نافایۆ بەربڵاوترین زمانیانە کە نزیکەی 170,000 ئەمریکی ڕەسەن قسەی پێ دەکات. بەداخەوە نەوەی نوێیان تەنها بە زمانی گزی قسە دەکەن، زمانی ڕەسەنی خۆیان نازانن. چەند ئەمریکی ڕەسەن کوژراون لە ڕابردوودا. نزیکەی 12 ملیۆن خەڵکی ڕەسەنی ئەم وڵاتە لە نێوان ساڵانی 1492 تا 1900 کوژراون لە ڕێگەی جیاوازەوە، بە تایبەت هەڵامەت و سوورێژە و ئاوڵا کە ئەوروپیەکان لەگەڵ خۆیان هێناویان بە مەبەست بۆ کوشتنیان تا دەست بگرن بەسەر سەویەکانیان کە زیاتر لە 90 ئەمریکی ڕەسەنەکانی ئەو کات کۆمەڵکوژی کران. ئێستا کە نزیکەی 5,200,000 ئەمریکی ڕەسەن ماون کە کۆی 102 دانیشتوانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێک دێنن.
ئەوەی سەرنج ڕاکێشەمە و کڵاوە بووە کڵاوە سوورە کە لەسەری نووسرایە بە ئەمریکا بگەڕێنینەوە بۆ ڕەسەنەکان یاخود بۆ ئەمریکی ڕەسەنەکانی خۆیان ئەمەش تقریبن وەکو وەڵامێک بوو بۆ دروشمەکەی ترامپە سووری کە دەیگوت بە ئەمریکا بگەڕێنینەوە سەردەمی گەورەی خۆی ترامپ دەیگوت مەیک ئەمریکای گرەی دەگەن وەڵام ئەنجە سوورەکان نووسیانە مەیک ئەمریکا نێتی بگەن یەکێکی تر لە سەرنجڕاکێشەکانەوە بوو کاتێکە و کەسانە دەبینی جلوبەرجی تایبەت بخۆیان لە بەردەکەن بە گەور و بچووکانیان دەیکە سەردەمی زووی مرۆڤایەتی بەکار بەبیر دەینتەوە کاتێک هیچ شتێک تەکنۆلۆژیا لە ئارادانە بوو تەنها ئەو ئامێرانە نەبی کەەوە مرۆڤەکان خۆیان دروستان دەکرد بۆ کاری ڕۆژانەیە هەرچە لە ناویان دەسوڕێمەوە فیلمەکەی جاکشانە ببینێتەوە ئەوە بزانم شەنغای نایتە ئەوی کچەکە لە هینجە سوورەکان دەخوازیتن و هیچیان لێ تێ ناکە بەسەر بە قسەیان دەکە How will you شتەی جوانیانەیە هەموو ئەوڕۆپیان گۆڕیا بە گەورە و گچکە مناڵەکانیان بە کوور بە کچانەوە زۆر جوانن لەبەرەوەی دوورن لێ مکیاج و لە تیفتیپەدانی خۆیان پێدە چێوانە مناڵەکانیان بن کەمیان بزر بوونە نازان لە چێن دەرن لەو ئێستا لێرەوە یادیان دەکەنەوە ئەوانەش شازوانی نێو خێڵەکانی خۆیتیان لێرەوە ئەوانەی هەمویان بەشداریان کرد لەو دانسا هەدیان پێدەدرێتن بەڵام یەکەم و دووەمی شەڵ دەبژێرن بەوەی کە جوانترین شایان کردیا ئەوەش تەوان وەک هاندانێکە بۆ زیندوو ڕاگرتنی نەریتەکەی خۆیان Pretty, yeah, what did I say? Pretty is our... There is our second place. Shaylin Bird. And the rack the brainer. ئەوەش ڤیدیۆ ئەوڕۆکەمان بوو تا ڤیدیۆی شتێر هەر شاد بن و کاتێکی خۆش